لە مەراسیمێکدا بە بۆنەی یادەکانی ڕاپەڕین و هەشتی مارسەوە لە کەمپی کۆلەجی تەکنیکیەکانی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی خەڵاتی ڕێزلەنان بەخشرایە نزیکەی 100 فەرمانبەر و کارمەندی دڵسۆزی زانکۆ لە پای ئەو خەمخۆری و خزمەتە بەردەوامەیان کە پێشکەشی خوێندکاران و پرۆسەی خوێندنیان کردووە. سەرەتای مەراسیمەکە بە وەستانی ساتێ بۆ گیانی پاکی شەهیدان دەستی پێکردو لەلایەن ڕەزا عەبدولکەریم بەرپرسی بەشە ناوخۆیەکانی کەمپی کۆلێجە تەکنیکیەکان وتەی بە خێراتن پێشکەش کرا. پاشان ڕاگری کۆلێجی تەکنیکی ئەندازیاری سپاسی سەرۆکایەتی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی کرد کە وەک هەمیشە پاڵپشت و هاوکاری فەرمانبەران و خوێندکاران بووە. هەمومان لەگەڵ سەرۆکایەتی زانکۆ ئەتوانین کارێکی چاک کە ئیشەکەی ئێمە لێرە بەڕاستی هەزەکەم دووبارەی کەینەوە هەمووی لە خزمەتی خوێندکارانە. یعنی هەمومان کە ئیشەکەین لێرە بۆ ئەوەیە کە خوێندکار لە جەوێکی هادە خۆش سەلامەتە خوێندەکەی خۆی بەردەوام بێت. لە بەشێکی تری مەراسیمەکەدا پرۆفیسۆری یاردەدەر دکتۆر دانا ئەحمەد یاردەدەری سەرۆکی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی سڵاوی سەرۆکی زانکۆی گەیاندە ئامادەبووان و هەموو جۆرە پشتیوانێکی سەرۆکایەتی زانکۆی بۆ ئامادەبووان دووپات کردەوە. سڵاوی جەنابی سەرۆکی زانکۆتان لێبێ هەمووتان دڵنیا بن لەوەی کە سەرۆکایەتی زانکۆ ئاگای لە کار و چالاکی ئێوەیە و بیزات جەنابی سەرۆکی زانکۆ زۆر بە وردی متابعی ئیش و کارەکانتانەکە. ئێوە هەمیشە جێی فەخری ئێمەن جێی شانازی سەرۆکایەتی زانکۆن. ئەوەی کە گرنگە بەلامەوە ئەوەیە کە جەنابی سەرۆکی زانکۆ ئەمڕۆ پێی خۆش بوو کە بەسەرتان بکاتەوە لە یادی ڕاپەڕین و لە یادی هەشتی مارس و لە یادەکانی تری میلەتەکەمانە بە هیوای ئەوەم ئینشاءڵڵا کە بەردەوام بن چالاکتر چەلەنگتر ئەزمونتان ڕۆژ بە ڕۆژ بەرە و پێشتر و قوڵتر ئەبێت. بە هیوام جارێکی تر لە مناسبەیەکی ترە بە خۆشی و بە سەلامەتی یەکە بە یەکەتان ببینمەوانێ و دەستخۆشی ڕۆژانە و دەستخۆشی ئیش و کارەکانتان لێ بکەم و زۆر سوپاستان دەکەم. دواتر لەلایەن پرۆفیسۆری یاردەدەر دکتۆر دانا ئەحمەد یاردەدەری سەرۆکی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و دکتۆر عەتا شێخکەریم ڕاگری کۆلێجی تەکنیکی ئەندازیاری خەڵاتی ڕێزلێنان بەخشرای فەرمانبەران و کارمەندەکانی زانکۆ. لە کۆتاییدا ئامادەبووان و بەشداربووانی مەراسیمەکە چوونە پارکی کەمپەکە و وێنەیەکیان بۆ یادگاری گرت و پیرۆزبای یادەکانی ڕاپەڕین و هەشتی مارسیان ئاراستەی هاوڕێ و هاوپیشەکانیان کرد. یادی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستان و هەشتی مارس و جەژنەکانی ئازار و ڕاپەڕین بەگشتی و توانرا کە خەڵات دابین بکرێ بۆ تەواوی کارگوزارەکانمان بۆ تەواوی پاسەوانەکانمان و فەرمانبەرانی چیلەر و بۆیلەر و ستافی بەشە ناوخۆیەکان بۆ ئەوەی بۆ زیاتر پیرۆزکردنی ئەم یادە سەری ڕێز و نەوازش نەوی ئەەکەین بۆ شەهیدانی ڕاپەڕین و سەرجەم شەهیدانی کورد و کوردستان. ئەنجامی پاداشتی لاشیمان ئەمان پێ بەخشوین مامۆستا و هاوڕێکەمان یەکترمان بینیوە ڕۆژێکی خۆشە ئیشەڵا خۆشتری ژەبێت هەمومان بێکەوەی ڕۆژێکی زۆر خۆشە لەوەش خۆشتر یادی ڕاپەڕینە. من لەو کاتە عسکەری فیلار بووم زۆر ناخۆش بوو کە هەستام ڕاپەڕین بوو نەجاتم بوو یەکەم معادکەیام ئیتر هەوی هەڵ نەگرم دەفتە خەدمە هەڵ نەگرم لەبێ دای هەیەم لێ ناکەن هەویتەک تەواو بوو دای من زود لێو کەساشم کە ئەڵێ خۆشگەم بە جاران قەت خۆش نەبوو ئیشتە خۆشە. سپاسی سەرۆکی زانکۆ و هەروە لە بەشی لە پسراوی بەشە ناوخۆیەکان هەموو کارمەندەکان ڕێز و سڵاوم بۆ هەمویان هەیە بە بۆنەی هەشتی مارسەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستەی هەموو ئافرەتانی کوردستان و جیهانیش بەتایبەتی و سپاسیش بۆ ئەم مەراسیمە بەڕاستی شتێکی زۆر خۆشەکە هەست بە باندووبوونی فەرمانبەران کەن بەتایبەتی لە هەشتی مارسە. فەرمانبەرانی بەشە ناوخۆی ئەمەش
واجبێکی زۆر تون و تۆڵ مەزبوطمانی ئەمە بەڕاستی لێرین خزمەتی خوێندکارەکەین بەڕاستی ئەمە لەبەر خاتری ئەم خوێندکارە نهاتوین دەکەین بە خزمەتکاربین ینی بەڕاستی سەربازانە پێشمەرگانە واجبمان گرتوون. سەرەتامە دەستخۆشی لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیک و بەشی تەکنیکی ئەندازیاری بکەم لەبەرەوەی ئەمڕۆ بە بۆنەی 8 مارسەوە کارمەندە ژنەکانیان بەسەر کردەوە و خەڵاتی ڕێزلێنانیان پێشکەشکردین زۆر سوپاسیانەکەم بەڕاستی لەبەرەوەی 8 مارس وەک لە هەموو عالەما دیارە ڕۆژی ژنانە بۆیە ئەم بەسەرکردنەوە یادکردنەوەوانە بە شتێکی زەرور ئەزانم و دەستخۆشیان لێکەم و زۆر سپاس بە کەناڵەکەی ئێوەش. سپاسی دەستی سەرۆکاتی جامیعاکەم دکتۆر ئالان و جێگرەکەی و هەموو ڕاگرایەتی و بەتایبەت کاک ڕەزاش کام ڕاستیمان ڕێکخستووە و ئەمە ڕاستیمە جۆرێک لە هاندان و جۆرێک لە تەشویق ئەبەخشێ بە کارمەندان و بە مۆزەفەکانی بەشە ناوخۆی و دووبارە سپاسی و سپاسی هەموو لایەکەم و